ئەو کەسانی کە پەیوەندیان پێوە کردوین بۆ کتێبخانەی گشتی چەمچەماڵ 100% بەڵێنیان داوە کتابی بە نرخە بنێرن. لەم کاتێک کە من بووم بە بەڕێوەبەر لێرە داگیر کرا بۆ قاتی نۆمی داگیر کرابوو یان ئەمە پێدان نییە. مامۆستا هێرش ئەوەی کە زیانی بەرکەوتووە ئەمە بردێکی کارەبای لێرە کراوەوە بزانم. بەڵێ دوو بردی کارەبامانەیە ئەمان داخلیە لە دەرەویشەوە هەمان برد هەیە لە تەنیشتی بردەکەیشەوە مەحاولێکی کارەبای تایبەتی هەیەم بینە مەحاولەکەی 600 هەم بردانیشی بۆ دانراوە. ئەمەش ئاوی تێچوومی؟ بەڵێ ئاوی تێچوویسە هەرتوی عاتڵ بوون و سوتاون لە ڕاستیاوە 4 ڕۆژ 5 ڕۆژە پێ ئێمە سیانەی کارەبا و خەڵکی دەرەوە و هەندەسەی کارەبا ئەم بابەتانایانی نەسەری ئەوانە اختصاصی کارەبا نەبێت چشکاتەوە فەرمانی پەیوەندیمان پێوە گرتن ئەڵێم ئیشە داخلیانە ئیشی دارێ کارەبانی ئەوەی لەسەر ئێمەیە تەنها محاولەکە و ئامود و شتەکانە ئیشی سیانەکان ئیشی ئەمن هەم داخلیانە ناکەن زۆر هەوڵشیانم لەگەڵا داوە و ڕاستیەکەیشی ئەوەیە هاتوو نەسەریان کردوە وەکو سیکردن ئەڵێ ئێمە عەسڵەن سەر لەم بۆردانە دەرناکەن ئەم ماتۆڕایزانە هەم جیازانە ماتۆڕایزیان پێوترێت لە هەموو چەمچەماڵا کاک لوقمانمان هەیە ئەوەیسە بە 1000 تەکلیف لە دەرەوە کارەکە لەسەرەوەی کە ئەو مۆتۆڕایزانە دەستکاری بکەم بزانن ئەتوانێت چاکرێتەوە یانە لە نوێی مانگەوە ئەم بینایە بۆ پانەکراوەتەوە بۆ هین نەکراوە بۆ ئیشوکاری تیان ناکرێت. ڕاستەکەی ئەم بینایەوە پاکردنەوە تا ئێستا 5 جار پاکەوە کراوە بۆ پاکردنەوە بەڵێ و داخلیەکەی 5 جار پاک کراوەتەوە بەڵام ئێمە بەشی کتێبەکانمان ئاخر جار پاک کردەوە لەبەر چی کتێبەکان تۆزێ مامەڵەیەکی ورترێوێ ئەبێت تۆزێ ئەوە خەڵکێکەکەی لە دڵسۆزی و لە دڵسافی خۆی ئەوێ هاوکاریت بکە بەڵام ئەوەندە بە شەپرزەی دەسەداتە شتەکان ڕێک بێ شتە ساغەکانیش تووشی سەرەروزیان بکات بە تایبەتی لە کتێبەکانە شوێنە شوێنی کتێبەکانمان بوو لێرە بەشی کتێبی کوردیەکانمان هەموو لێرە بوو ئینگلیزیەکانمان لەسەرەوە بوو لەگەڵ زمانەکانی ترە و بەشی عارەبەکانش بەشێکی لەو دیوە بوون هەموو ئەو کتێبانە تەڕبوونە کە کەونە دووهێڵی کۆتایی ڕەفەکان و تا ناوەڕاستی سێمی شاتووە کۆنتترین کتێب تەمەنی چەند بوو لێرەکە ساڵی 1923 چی بوو کتێبەکە؟ کتێبێکی مێژوویە لەسەر مەسەلەی کوردستان و کوردیە؟ بەڵێ کوردیش بوو وەرگێڕانیشی بۆ کرابوو بەڵام تر بەداخەوە تیاچوو تا ئێستا ئەشمانەوێ بە تەواوی هەوڵدەین لەگەڵ چاکردنەوەی ئەو کتێبانی کە تەلەفۆنەوانە بەڵام خۆت بە واقعی شتەکانە بینی ئەم کتێبان چی دەکەن؟ ئەمانە دووبارە سێری ناونیشان و تایتڵ و کەڤەرەکانیانەکەینەوە بۆی کە بتوانین ئەم ناونیشانانە لای خۆمان تۆمارکەین داوای هاوکاری لە دەستگا و چاپەمەنی و ناوەندەکان بکەین بزانین ئەگەر وێنەیەک یان هەمان ئەو تایتڵانی کاتان هەیە بەڵێ ئەگەر هەبێت داوای هاوکاریەکەین هاوکارمان بن لە دابینکردنیان بەکڕین بێ بە هەدیە بێ بە هەرچیە پێکردنەوەی بتوانین ئەم ناونیشانانە پێیا بکەینەوە بۆ کتێبخانەکانمان. باشمە هیچ بە کەڵک نەوە وەسا کێشەکە ئەوەیە من یەک کتێبی نەخۆشی وەک ئەمە بەرمە ناو 1000 کتێبی ساغەوە بە ماوەی 3 مانگ 4 مانگ هەموو کتێبانەوە خۆی لێکات وەکو خۆی لێکات بەڵێ وەکو خۆی لێکاتەوە هەمووی تووشی شێ و تەڕی و ئەوواکات زانایان و شارەزایانی بواری کتێب زۆر ئەو پێشنیاریان بۆ برات کردووە کە من ئاکەم لەو حاڵەتە بێ نەکرێ ئەمە دووبارە ببێتەوە لەسەر ئاگداریان کردی بەڵێ تایبەتی مامۆستا جەزا لە سلێمانیەوە سوپاسگوزاریم زۆر هاوخەمی و پەرۆشی خۆی بۆ کتێبخانەکە دەربڕیوە ئەمانە کاتێکیش کە وشکە بنەوە ئەم پەڕانە ئەگەر تۆ بینی کە ئیسامە هێشتا نەرمە لە برەوەی تەڕە حاڵێت وشکۆنم کە وشکۆ بوو وەکو ڕقە بێ بەڵێ جۆرێکە کوردوەتەنیڵێ وەکو مەشکەی لێ توانای جوڵانی قورسە بێت وڵەکان بە ئاسانی ئەم دیو ناکرێن باشی چارەسەر نەدوزراوەوە بۆ بابەتە وەڵی ئێمە لە ژین داوای موادێکمان کردووە لیان وتیان ئەکرێتەوە موادەی لێدەی پەڕەکان چاک بکاتەوە کەعاتا داوای لێ کردووە لە قایم قامەتی قەزای چەمچەما بەڵام تاکویسە وڵامێکمان دەست نەکەوتووە نە بە بەڵێن نە بە نەخێر هەیەیان نییە دەی بەشم زۆرێک لەو سەرچاوانە لە 6 کتێبەکەی کەمپینەکەی 1964 هەبێت وڵی سوپاسگوزاری بەڕێستانین بەڕاستی و کەمپینەیەوە کەمپینێکی زۆر پڕبایەخە لە هەموو هەستم کردی سەکە سێرم کرد شتی باش و دانسخی تیا بوو خواڵناگرێت شتی زۆر باشی تیا بوو کە
تەسەورم ناکرد لە ڕاستیە لێت ناشارمەوە کە کتێبی وابە بە هاو بە نرخی تیاابێت بەس کەسی دڵسۆزیشمان هەیە خەڵکی زۆر هاوکاریان کردین لەمەیە. من نەزانی زۆر چی دڵخۆشی کردوم ئەو کەسانی کە پەیوەندیان پێوە کردوین بۆ کتێبخانەی گشتی چەمچەماڵ 100% بەڵێنیان داوە کتابی بە نرخە بنێرن. ئەمە بۆ من زۆر گرنگە بەڕاستی سپاسی هەموو لایەکەکەم لە هەموو شار و شارۆچکەکانەوە خەڵکەم هیمەتی کردووە ئەم دڵخۆشی هاوڵاتیان لە زاخۆ کتێبیان بۆ چەمچەماڵ ناردووە 100% بەڕاستی و هەڵوێستەی هاوڵاتیانی کوردستان کەم نەبوو زاخۆیە دووهۆکە سۆرانیانە سۆران ڕاپەڕین هەڵەبجە بەڵێ سلێمانیەوە ئێمار خۆمان ماڵی خۆمانە ئیتر هەمووی خەریکە بەڕاستی سپاسگوزاری یەک بەیەکیانین دیارەکانیان بەرزە نرخێنین ئیشەڵا بەڵێنیان پێدین بەم دیارە جوانەی کە بەخشین بە کتێبخانەکەمان هەوڵەدەین لە ماوەیەکی کورتە بیکەین بە کتێبخانەیە شایستی شاری چەمچەماڵ بێ ستایلێکی جوانتری هەبێ ڕێکوپێکتر بێ ومێ دەکەین دەوڵەمەندتریش بێ لەسەر چاوەیە کە لەو کتێبخانەی پێشووکە تووشی و زەرروسیانە بوون پێم خۆشە بچینە سەرەوە فەرمووتن ئەم کتێبانە ڕزگار بوون یا ئەمانی شەر تەڕبوون ماوەستا وڵا ئەمانە تەڕبوونە بەڵام باشترین لەوەی کە بڵێن فڕێمان داون هەرچەند ئەمانیش زۆر لە حاڵێکی خراپان ئەمانەوێ بەڕاستی ئەوەی پێمان چاک بکرێتەوە پێمان ڕێک بکرێتەوە خەریکیان بین کە ساگەر ببینی ڕق بۆ دەنگێت بەڵێ ئیتر ئەمانە کەڵکیوان نییە ئێمە کەڵک لەوە وەرەگرین دووبارە ئەم تایتڵ و ناونیشان و ئینانیان بەکاربێنینەوە بۆ خۆمان بەڕاستی چۆن ڕقەمەکان بەم ڕقەمان نازانین چەند ژمارەی پۆلێن مافە کتێبی ترەخینەوە جێگاکەی ئەمەیەک دوو ناونیشانەکانیان بەکارێنین بۆ ئەوەی کە داوای هاوکاری بکەین لە ئەوانەی کە هاوکارمانە بن لە پەیداکردنەوەی ئەم سەرچاوانە بەڕاستی هەندێکی لە دەستگاکان دەستەکەوێەوە هەندێکیشی لەوەیە لە شوێنی تر دەستکەوێت لە چاپەمەنەکان لە ناوەندەکان هەندێک جار لای نووسەرەکان دەرەکەوێت لە ئێوان لای نووسەرەکان هەندێک نووسەر هەبوو کە کتێبەکانی خۆی بێنێتەوە بوو وڵی برای بەڕێزم کاک عارف قوربانی ئەو کتێبێ زۆری پێشکەش کردوین تام دەقیق ساکەین ڕاستی نەکەشۆدە دەستمان بەڵام ئەو لە دەروی وڵاتە کە سوکاری ڕاست پاردووە بۆی بیداتە دەستێمە ئەمە هەموو ئەو کتێبانن کە تەڕبوونە ئێمە ئومێدمان هەن کە بتوانین تا دوادەقام هەوڵ بین بۆ چارەسەرکردیان ئەمانە لە وەزعیان لەوانی خوارەوە باشترە ئەمانەیان وەزعیان لەوانی خوارەوە باشترە بەڵێ و بەشێکیان ئەکرێت بە سڕینەوەیەک بە ڕێخستنەوەیەک باش ببن و بەشێکیشیان ڕاستی زۆر بێکەڵک بوونە بەڵام ئێمە ئیشمان بە ژمارەی پۆلێنەکانیان هەیە لەگەڵ ناونیشانی کتێبەکانیانە دووبارە بۆی بتوانین وەک باسم کرد ئەمە پەیدا بکەینەوە بۆ کتێبخانەکانمان ئەکرێت لەم کتێبانش بۆمان دێت بەشێ لەم کتێبانی تیاابێت کە فەوتاون لەوەیە تایە بێت تەسەورەکەم قەنەعەتم وایە 100 پڕ بکاتەوە بە ئەمانە بەڵێ چکام کتێبانش تەسەورەکەم لای هەموو کەسێک هەبن لە ئەوانەی کە کتێبخانەی تایبەتیان هەیە لە ماڵ لای نووسەر و خوێنەرەکان بە تایبەت دەوڵاتی خۆتی خەڵکی شەیە کتێبەکانی خوێنێتەوە لە ناو کتێبخانەکەی داینەوە ساڵانێکی زۆر هیوادارم کە ئەوانیش هەست بۆ بەرپرسیارەتی بکەن و بیهێنە کتێبەکانیان بەڕاستی لەوانەیە خوێندکارێکی زانکۆ پەیمانگە ماستەر دکتۆرە سوود لەم کتێبانە ببین چەند مامۆستایەکی زانکۆ کتێبەکانیان کردووەتە کارتۆنێک و جوان کە پرسیان کردووە گەیانویانەتە کتێبخانەی گشتی چەمچەماڵ هەڵێ ئێمە ماوەی دوو جارم کتێبانەمان خوێندۆتەوە جارێکی تر بە کەڵک ئێمە نایەتر ویستومانە بەڕێستان لە کتێبخانەکە داینێن بۆی خەڵکێکی تری استفادەی لەکە هەمووشی کتێبی زۆر باشن بە نرخن زانستی مامۆستا ئێوە بۆ کۆگە کتێبەکەتان لە نهۆمی دووەم نەبوو لە نهۆمی یەکەم بوو نهۆمی دووەم بەداخەوایڵم کاتێک کە من بووم بە بەڕێوەبەر لێرە داگیر کرا بۆ قاتی نهۆمی داگیر کرابوو یعنی ئەمە پێدان نییە بەڕاستی پێدانەوەێت تۆ ڕەزامەند بی لەسەر کارێکە بیکەی لەلایەن کۆمیسیۆنی عێراقەوە کۆمیسیۆنە دوو ناوەندیان لەم بینایە بوونە سێ هۆڵی گەوریان لەم کتێبخانە داگیر کردبوو لە کاتێکا خۆشیان هەمویان 15 کەس نابوون لە هۆڵێک ئەیسام هۆڵە گەورەی کە تۆی بینی 20 کەسیش تیا دەتوانێت دانیشێت هەوان دوو هۆڵیان لە ئێمە داگیر کردووە 15 کەسیش بوونەوە من چالاکی کتێبخانەکانم لەو هۆڵاکەم خۆخۆمە لە کاتی ناساندنی کتێبێکە یان کۆڕێکە سمینارێکە نیوەی هۆڵەکە پڕبێ لە خەڵک
نیوێ هۆڵەکە تۆ ناکرێت بۆ 4 فەرمان ئێستا لێرە نەماون وڵی ئەم بارودۆخی ڕوویدا ئەتوان بڵم 1970 وەکاری ئەوانن ئەگەر ئەوان نەبێن من هەموو کتێبخانەکە هێنمە قاتی دووەم یان نهۆمی دووەمی بیناکە ئەوان بە ناچاری و ینی نەک بە ناچاریش بە زۆر دەرکران هەتا ئەوەی کە نووسنگەی بەڕێز کاقوباداتە سەرخەت وتی ئەم کتێبخانەی لە ناوچووە بەشیکی زۆری هۆکاری ئێوەن پێویستە بیناکە چۆڵکەن و بیگەڕێنەوە بۆ خۆیان بۆی خۆیان کاڵکی لێوەرگرن ئەو ساتی کە لافاوەکە هاتە ژوورۆ لێرە بوویت بەداخەوە لێرە بووم خۆزگا لێرە نەبوومە چکە ئەو بارودۆخی کە من بینم هیوادارم قەت نەیبینمەوە باسی ئەحساسەمەوە بەڕاستی ئیتر پڕبەدڵ لێت ینی حەزمە کرد خۆم تایە چم بەسەو کتێبانە تایە نەجێ دەسەڵاتیشم نەبوو هۆکارەکەیەوە بوو بەرزبوونەوەی ئاستی ئاوەکە بەڕادەیەک بوو من لە حەقی ناهاتم بەرزبوونەوەکەی بە بەرچاوی خۆتەوە گەشەیەکرا هاتە سەرەوە کە گەشتە ئەم ئاستەم ئاوەکە ئیتر ڕام کرد لە دەرەوە تۆزە ترسام لەوەی کە لەوە زیاتر تێ بڕێتوانە فعلانی شتێ پەڕی هەتا کۆم سەرسینگ و لای چەناگەوانەمان ئاوە هات ئاوەکە ئاوێکی زۆر قوڕاوی و تەڵخ و هەموو جۆرە شتێکی لەگەڵ خۆیان هێنابوو ئاوێکی زۆر سار بوو پڕ بە شاپۆلیش بووەوە نەبوو بڵێ ئاوێکی هێواش و ئەو وینانە بێ ئەوەی زۆر منی نیگەران کردەوەی زۆر خەفەتی داوە پێم و تایسا لای من لە بیرکردنەوەی ئەم کتێبانەیە بەڕاستی هەمومان بەڕاستی کەم تەرخەمین بەرامبەر بەم کارە ئەمەشی ئەیکین بۆ کتێبخانە چارەسەرێکی هەمیشەیی نییە بەداخەوە پێویستە ئەم بارودۆخە لە ڕێگ و ڕیشەوە چارەسەرکردن لەسەر چاوەوە ئەمە چارەسەر نییە من بینایەکی خۆم ئەمە بێمە نهۆمی دۆم لە نهۆمی دۆم بچمە نهۆمی سێم هەر چوار ڕۆژی تر خەڵکی شارەکە گلەیم لێکالێ خاوەن پێداویستی تایبەتێک هاتووە ناتوانێت بێتە سەرەوە اینجا منەبێ فەرمانبەر بەم کەمی فەرمانبەرە تەرخان کەم بۆی کە کاروبارکەکەەوە ئەرکمان هەبێ بیشیکەین بەڵام مەبەسمەوەی مەعانات زۆرە کێشە و گرفت زۆرە ئەگەر بمانەوێم کێشە دووبارە نەبێتەوە یاخود ئەم لافاوە دیسان زیانمان پێ نەگەینێ ئێمە مەفروزە لە تەنیشتمان بینایەکەیە بینای زراعەیە دارەی زراعەیە ئەوان کۆڵانێکیان کردووە بە مەغزان وەکو کۆڵانەکراوە بە مەغزان کۆڵانێکراوە بە مەغزن ئەمە بەڕاستی نەیاساییە نەقانونیە نە ڕێگا پێدراوە گریمانێمەش ڕێگاماندا بێت شارەوانی چۆن قوبوڵی کردووە ئەم کارە بکات ئەمە بۆتە هۆی ئەوەی کە بەشی 170 ئاوەکە بگرێت ڕێڕێوی ئاوەکەی کردووە ئەو ئاوە لای من ئەمێنێتەوە هێتە ناو بینای کتێبخانەوە چەند لە توانایە بێ بیناکە سەر ڕێژەکە کە دوایەوەی بینای کتێبخانە تێرە بێت دوجار دەرەچێتە دەرەوە بەرەو خوارەوە ڕە بۆ دیارەکانیت ئەنی تۆ ئەمانە چارەسەر نەکەی پێم وا بێ هێشتا لە حاڵەتی مەترسیایی ئەمە هەبێ چارەسەرەکان ڕێگ و ڕیشەیە من نەکەوەی کە هەندێک جوڵەی ناوخۆی بینا بکەیت لە نوۆمیەکەەوە بۆ 2 لە 2 بۆ 3 لە 3 ئەمانە چارەسەر نین پێویستی بە چارەسەری ڕیشەیە هیوادارم چارەسەر بێت و کتێبخانەی چەمچەماڵیش بە جوانی و بە ڕێکخراوی و بە مۆدێرنتر ببینینەوە بەڵازان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان ئەمە دۆخی کتێبخانەی چەمچەماڵە کە بەهۆی لافاوەکەی نۆی مانگەوە زیانێکی زۆری بەرکەوت زیاتر لە 10,000 کتێب زیانی بەرکەوت بۆیە 1964 کەمپینێکی ڕاگەیاند ڕاستەخۆ لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە لە زاخۆوە هەتاوەکو گەرمیان هاوڵاتیان کتێبەکانی خۆیان بەخشی بە کتێبخانەی چەمچەماڵ و توانیمان نزیکەی 6,000 کتێب کۆبکەینەوە بیهێنینە ئێرە بەڵام کتێبخانەکە ڕەنگە پێویستی بە ژمارەی زۆر سەرچاوی دیکەش هەبێت بۆیە بە هەمووان هاوکاری کتێبخانەی چەمچەماڵ بین بمێن بەخێر.